وانەکانی دوای ینی ئەم وانەیە وانەکانی تری کە لە دواتر دێن لەبارەی لێکدانەوەی بۆ بەشی سێیەمی کتێبی یەکەمی سروژناسی ئەرسطۆ کە لەبارەی هەڵوەشانەوەی بەڵگەکاریەکانی ئیلیەکانە. مەبەستیش لە ئیلیەکان پارامێندس و مێوسۆس و ئەوانی ترەکە ڕوایان وایە هەموو ئەوەی کە هەیە یەکە وە نەجوڵاویشە. بە خوێنەوەی پەرەگرافەکە دەست پێ دەکەین و دواتر من پەرەگرافەکە دەکەمەوە ئەوەی کە وتویەتی هەوڵ دەدەم ڕۆشنی بکەمەوە. لە سەرەتاوە دەڵێت ئەمە لە تەخنەکردنی بەڵگەکانی ئیلیەکان ینی لە هەڵوەشانەوەی بەڵگەکانی ئیلیەکانە دەڵێت ئەوان هەتا ئەو ڕێگایە بگرنە بەرکەیانە زیاتر ئەوەیان بۆ دەردەکەوێت کە مەحاڵە بوونەوەرەکانی یەک بن. ئەوە سەخت نییە کە لە هەمان ئەوەوە کە ئەوان ئەوەی پێڕۆشن دەکەنەوە لێکدانەوەکەیان هەڵبۆشێندێتەوە. ئەوان واتە پارامێندس و مێلیسۆس لە پێوانەکاریەکانیاندا ڕێگای خەڵەتاندنیان گرتووەتە بەر. ئەوان دەگەن بە چەند ئەنجامێکی بێبنەما و هیچ پێوەرێکیش نایانگرێتەوە. لێکدانەوەکەی مێلیسۆس جارێ هەست زۆر ناخۆڵایە چونکە گومانی تیانە ئەو شتێکی پوچی وەک بنچینە سەلماندووە و بەڵگەکاریەکانی لەسەر هەڵچنەوە. ئەمەش کارێکی ئاسانە و سەخت نیە. ئەمە تاوان هەر لێرە ئەرسطۆ لەبارەی پارامێندس و مێلیسۆسەوە هەمان ئەوەی پێشوود و پات دەکاتەوە و ئەو دوانە اتهام دەکات بەوەی کە ئەوان یعنی ئەو بەڵگانەی کە هێناویانەتەوە بێ بنەما. یعنی چی؟ یعنی بنەما لە سەرەتا بنەمایەکیان داناوە ئەم بنەمایە خۆی لە ئەساسەوە بنەما نیە. یعنی خەڵەتان نەکرد لە دانانی بنەماکایە نەک لەو ئیستنتاجەی لە بنەماکەی دەکەیت. یعنی تۆ بنەمایە کە دێ لەم بنەمایەوە دەچی بۆ شتانێکی تر. بنەماکەت کە غەڵەت بوو ئەوەش کە لەو بنەمایە دەکەوێتەوە ئەویش غەڵەتە. حەسەب بە ئەرسطۆ ئەوان بنەماکەیان بنەمایەکی هەڵەیان ینی شتێکیان داناوە بەڵگەکاریان بۆ کردووە کە بنەمایە لە کاتێکا ئەو شتە بنەمانی کە ئەوە بنەما نەبوو ئەوەش کە تۆ لەسەر ئەو بنەمایە دای دەمەزرێنی ئەویش چییە؟ ئەویش غەڵەتە. کەواتە بۆ ئەوەی تۆ ئەمە تەمان هەر دەگەرێتەوە سەر مەوزوعی زانین کە دەڵێ ئێمە بۆ ئەوەی شتێک هەیە بیزانین دەبێت بە لە هەموو شتێک بنەماکەی بزانین. ئەگەر هاتوو ئێمە بنەماکەیمان نەزانی ئەوە ئەو شتەمان بۆ ڕۆشن نابێتەوە. ئەی ئەگەر هاتوو بنەماکەمان بە غەڵەتی دانابنە شتێکمان دانا وەک بنەماکە بنەمانە بوو ئەوە بێگومان هەر بامان شێوە ئەوەی پێی دەکەین هەر ناڕۆشن و تاریک و لێڵ و غەڵەتە. تەمانەم زیاتر ڕووی نەقدەکەی دەکاتە مێلیسۆس تا پارامێندس تۆزێ بە حەزەر لەگەڵ پارامێندس مامەڵە دەکات هەر لەوەیە کە دەڵێ ئەوەی مێلیسۆس هەر زۆر زۆر ناخۆڵایە. ینی ئەو بنەمایی کە ئەو شتێک کردوێتی بە بنەما زۆر نامعقولە لەوێوە کە بنەما بێت. یعنی ئەو بەڵگەکاریانەی کردوێتی بۆ بە بنەماکردنی ئەوە شتێکی هەڵەیە. بەڵام زانین ئایا ئەرسطۆ فعلا لەم شوێنە حەقە ڕاستە ئەوان ئەو بنەمایان داناوە بۆ خەڵەتانی ئێمە بۆ ساختکردنەوەی ئەنجامەکانیان؟ ئەگەر تەبەن لاوانەکانی پێشووە شتانێکە بۆ ڕوونم کردەوە دەبێت ئەوە بێنەوە پێشەوتە. ئەوش ئەوەیە دەبێت بزانین بنەماکە چییە جای بکەینەوە. بنەماکە و ئەوەی کە لە بنەماکە دەکەوێتەوە. ئێمە لێرە کە قسە دەکەین قسە لەسەر مەوجودات دەکەین قسە لەسەر ئەو شتانە دەکەین کە هەن. یعنی ئێمە لەوە دەکۆڵینەوە کە هەیە نەک ئێمە بەڵگەکاریەک دەکەین وەکو هەر گوتنێک وەکو هەر تەسەورێکی تیۆری. ئەوەی کە هەیە لە یەکەوە هاتووە یا لە چەندانەیەکەوە هاتووە. ئەوەی کە لێوەی هاتووە شتێکە ئەمانش کە هاتوون شتێکی ترە. ینی لێ هاتووەکە لێوە هاتووەکە شتێکە هاتووەکانی شتێکی ترن. ئەرسطۆ کۆ جارەکە ڕۆشتم کردەوە دێت یاریەک دەکات لەکوێ بۆ نەقدکردنی ئەوان جاری وا هەیە ئەوەی کە ئەمانەی لێوە هاتوون فەرامۆشی دەکات قسە لەسەر ئەمانە دەکا کە هاتوون. یعنی مەوجودات ئەوەی کە هەیە نەک بنەماکە دێ لە ناو ئەوەی کە هەیە مناقەشەکە
دەکات و بەڵگەکاریەکانی دەکات بۆ ڕەتکردنەوەی حجەتی ئیلێکە. کاتێک کە ئەرستۆ دەڵێ ئەو ڕێگایی کە ئەوان گرتویانەتە بەر، ئەوان هەتا ئەو ڕێگایە بگرنە بەرکە هەیەیانە زیاتر ئەوەیان بۆ دەردەکەوێت کە مەحاڵە بوونەوەرەکان یەک بن. جانین ئەو ڕێگایە چییە؟ ئایا فعلەن ئەو ڕێگایە ڕێگای پارامێنس و میلیسۆسە کە ئەرستۆ دەڵێ ئەگەر هەر ئەو ڕێگایە بگرنە بەر ناگەنە هیچ؟ ئەو ڕێگایە کامەیە؟ تەمەنەما ئەگەر بگەڕینەوە بۆ لێکدانەوەکان و ڕەتکردنەوەکانی پێشووی ئەرستۆ یەکسەر تێدەگەین ئەو ڕێگایی کە ئەم باسی دەکا ڕێگای سەلماندنی ئەوەیە کە هەموو ئەوەی کە هەیە، هەموو ئەوەی کە هەیە، یعنی هەموو ئەوەی کە بوونەوەرە یەکێک لەوان هەموویانە. یعنی ئێستا فەرەزەن لەم گردونە درەخت هەیە، بەرد هەیە، فڵان هەیە، فیسار هەیە، ئاو هەیە، ئەمانە هەمووەکەن. هەموو ئەمانە کە هەن یەکێک، یعنی هەموویان یەکێکە لەو دانەی کە لە هەمووەکەیە. یعنی وەکۆ وایە بڵێین ئێمە ئاومان هەیە، درەختمان هەیە، مرۆڤمان هەیە، بەردمان هەیە، ئاسنمان هەیە، بەڵام ئاستن و بەرد و درەخت و فڵان و فیسار هەموویان چین؟ هەموویان ئاوە. یعنی هەموویان یەکێکیانن. کە هەموویان یەکێکیان بێ ئەوە ئەوەی کە جزئە کراوە بە چی؟ کراوە بە کول، کراوە بە هەمووەکە. تەمەن ئەگەر ڕێگاکەی ئەوان بۆ ئەوە بێت و ئەوان ویستی بێتیان ئەوە ساخکەنەوە ئەوەی کە لە گردوونا هەیە، هەموو ئەوەی کە هەیە لێرە هەیە، ئەوە ساخکەنەوە کە هەموو ئەوەی هەیە یەکێکە لەو هەمووە، یەکێک لەو هەموو هەموویانە، نەک هەموو ئەوەی کە هەیە لە یەکێکەوە هاتووە. یەکێکەوە هاتووە تەوان ئەگەر لەوە هاتووە دەبێت ئەوەی ئەمانی لێوە هاتووە لەناو ئەمانانە بێت. یعنی چی؟ یعنی کولەکە بنەما کولیەکە نابێ یەکێک بێت لەو شتانەی کە لە بنەماکە کەوتوێتەوە. هەموو ئەوەی کە هەیە لە یەک کەوتوێتەوە، لە یەک دانە کەوتوێتەوە. کەواتە یەک دانەمان هەیە و هەموو ئەوەش کە کەوتوێتەوە ئەمەشمان لە بەردەما هەیە. ئێمە ئەگەر فعلەن ئەگەر ئەوە پارامینس و میلیسۆس هەوڵی ئەوەیان دابێ ئەوە ساخکەنەوە کە هەموو ئەوەی هەیە یەک دانەیانە، نەک لە یەکەوە هاتووە، ئەوە فعلەن بەو ڕێگایە بە هەر جۆرێک بڕۆی ئەوە مەحاڵە بگەیتە هیچ دەرەنجامێکی عەقلی و بگەیتە هیچ حەقیقەتێک. بۆچی؟ چونکە هەمووی ئەوەی کە هەیە ئێمە لە ڕووی چەندەوە سەیری کەین، نە ئەوەندەیە کە بتوانێت هەموو ئەوانی تر بێت. لە ڕووی کەیفەوە هەر عینی شت دەبینین ئەم کەیفیەتەی کە ئەمەی هەیە و ئەوانی شەریەکە کەیفیەتی خۆیان هەیە، ناکرێ ئەو هەموو کەیفیەتە لەناو ئەم کەیفیەتە ڕێ بکەینەوە بە هەر بارێکە ئێمە لێکی بینەوە، ئەمە سەر ناکرێت. ئەمە وەکۆ وایە ئێمە لەناو ئەم ژوورە دانیشتوین، ئەم ژوورە پەنجەرە و دەرگا و فلانی هەیە، بڵێن ئێمە پەنجەرە و دەرگا و پەنجەرە و دیوار و فلان و فیسار هەمویان دەرگاکەن. ئەمە یعنی معقول نییە و عەقڵ تەقەبولی ئەمە ناکە و بەواقعیش ئەمە ڕوو نادا کە هەموو ئەمەی کە هەیە ئەم خانووە دەرگا بێ یا پەنجەرە بێ. ئەگەر تەبان ئەرستۆ لەوێەوە دەڵێ ئەمە مەحاڵە چونکە وای داناوە لای خۆی، وای داناوە کە ئەوان دەڵێن چی؟ دەڵێن هەمووی ئەوەی کە هەیە یەکێکە لە خۆیان، ینی یەکێک لە خۆیان هەموویانە، یەکێک لە هەبووەکان هەموویان. تەمان ئەمە گونجاو بوو ئەگەر فعلەن نەقدی سروشخوازەکانی پێ بکردایە، فەرەزەن نەقدی تالیسی پێ بکردایە کە دەڵێ هەمووی ئاوە، هەمووی هەوایە. کەوتت هەمووی هەوایە لە کاتێکە هەوا مەوجودێکە لە مەوجودەکان، ئەو کاتە تۆ هەموو ئەوەی هەیە کردوتە بەچی؟ بە یەک دانە لەوانەی کە بەڵام ئەم لە ڕاستیە لە ڕێگەی ئەمەوە نەقدی سوشخوازەکان ناکە، نەقدی ئیلیەکان دەکات. یعنی لێرە خۆی شتێکی داناوە داویەتە پاڵ ئەوان دەڵێ ئەگەر بێت و ئەوان خەریکی ئەمە بن ناگەن بە هیچ. بێگومان قسەکەی ڕاستە بۆ ئەوەی کە ناگەن بە هیچ ئەگەر بێت و ڕێگاکەی ئەوان ئەمە بوو بێت.
يعني ئەگەر پارەمێندس و میلسۆس بیریان لەوە کردبێتەوە هەموو ئەم مەوجوداتی کە هەیە لێرە لە ناوی یەکێکیان ڕێی هەمویان بکەنەوە یەکێک لە خۆیان مەوجوداتەکان ئەوە مەحاڵە و تەسەورەکەی نەقدەکەی ئەرستۆ دروستە. تەمان لێرە ئەو دوایەوە دەڵێ دوای ئەمە هەر لەو پەرەگرافا دەڵێ ئەوان لە پێوانەکاریەکانیانە بە هەڵەدا چوون و ڕێگایەکیان گرتوێتە بەر کە ئێمەی پێ دەخەڵەتێنن خەڵەتانەکە لەکوێوەیە ینی دەبێ ئاوا بێ کە ئەوان مەبەستیان لەوەی کە هەموو ئەوەی یەکە ئەوەیە شتێکی ترمان پێ بڵێن هەموو ئەوەی کە یەکە ئەم یەکە لە دەرەوەی هەمووەکەیە بەڵام ئەوان مەبەستیان ئەوە نییە مەبەستیان ئەوەیە هەموو ئەوەی کە هەیە یەک دانەیە لە خۆیان لە کاتێکا وەکوتم ئەمە ئەگەر لە تەسەورەکەی تالیز بکەینەوە لەسەر یەک هەمووە دەگەین بەوەی کە تالیز لە ڕاستیە یەکێک لە شتەکانی کردووە بە هەمویان هەمویانی بۆ گەڕاندێتەوە یا ئەوانی تر سوشخوازەکان عمومەن ئەمەیان کردووە بەڵام ئیلیایەکان نەیان کردووە کاتێ تۆ پارامێندس دەخوێنیتەوە قەسیدەیەکیە پارامێندس لەوانەیە بینی بێتان لەناو ئەو قەسیدا ئەو باسی ڕێگای هینێک دەکا کە ئەسپ و عەرەبانەیەک دەکا کە ئاراستە دەکرێت بەرەو ئەوەی کە دەچێت بەرەو ئەو هێزەی کە حەقیقەت ئاشکا دەکا و ئەو هێزای تر ڕێنوێنی ئەو کەسە دەکا کە بە پارامێندس دەکا کە خۆیەتی بە ئەسپ و عەرەبانەکەەوە بەرەوە ئەو عالەمە دەچێت لەوێ باسی ئەوە دەکا کە دوو ڕێگا هەیە یەکێکیان بەتاڵە و یەکێکیان حەقا کە ئەمە دەخوێنیتەوە لە ڕاستیات دوورە لەوەی کە ئەرستۆ لێرە ئەنی دەکات ینی ئتیهام دەکات پارامێندس ئتیهام دەکات بەوە کە بنەماکەی ئەوەیە کە یەکێک لە دانەکانی هەموویانە ئەو بنەماکە ئەگەر ئەوە بێ بنەماکە غەڵەتە دێگومان ئەگەر بنەماکەی پارامێندس ئەمە بێ غەڵەتە ئەو دەیەوێ بڵێ ئەمەیە مادام ئەمەیە غەڵەتە بەڵام ئەوان بە جۆرێکی تر نیشانیان داوە کە ئەمە نییە کاتی ئێمە پارامێندس دەخوێنینەوە خەیاڵمان بۆ ئەوە ناچێت کە ئەمەی وتی بێ چونکە بە جۆرێک دایڕشتووە داڕشنەکەی بە جۆرێکە وامان لێ دەکا ئێمە خەیاڵمان بۆ شتێکی تر بچێک لە کاتێکا مەبەستی خۆی شتێکی ترە لێرە خەڵەتانەکە ڕوو دەدا لە ڕێگەی ئەمەشەوە کە ئێمە دەخەڵەتێنێ ئەو دەتوانێت ئەو شتانە ساخ کاتەوە کە مەبەستێتی لەبارەی گردوونەوە بێڵێ تاوان کە ئەوە باز لەوە دەکا کە بنەماکەمان غەڵەت بوو ئەوە دەرەنجامەکانیش غەڵەتە ینی ئەوان هاتوون بنەمایەکیان ساخ کردوێتەوە کە بنەمانیە ئێمە بە بنەمای دەزانین کە بە بنەمامانزانیە ئەو کاتە ئەوەی کە لە بنەماکەش دەکەوێتەوە ڕاست دەردەچێت بەڵام غەڵەتەکە لەویانە ئەوەی کە لە بنەماکە دەکەوێتەوە بەڵکو لە بنەماکە هەیە ئێمە لەبەرەوە چاومان لە بەڵگەکاریەکانە کە لە بنەماکەوە کراوە دەرک بەوە ناکەین کە ئەوان دەمان خەڵەتێنن بەڵام ئەرستۆ دەرکی بەوە کردووە کە پارامێندس لەگەڵ میلیسۆس دەیخەڵەتێنن ئێستا با بێنە سەر پەرەگرافی دوو بزانین بنەماکە چییە ئەڵێ میلیسۆس لە پەیوانەکاریەکەیدا بە هەڵەدا چووە ئەوەش لەوەدا ڕۆشن دەبێتەوە کە ئەو وای زانیوە دەتوانین لەوەوە کە دەوترێت ئەوەی هەیە بنەمایەک بۆ هاتنەبوونی هەیە بگەین بەوەی ئەوەی نییە بنەمایەک بۆ هاتنەبوونی نییە ئەو لەوەشدا ناماقۆڵی کردووە کە وای زانیوە ئەوەی کە هەیە بنەما و دەستپێکێکی هەیە لە کاتێکدا کات بنەما و دەستپێکی نییە یان ئەوەی کە لە شتێکەوە دەبێت بە شتێکی تر بنەما و دەستپێکی هەیە بەڵام ئەوەی کە بە هاتنەبوونێکی ڕەها هاتووەتە بوون بنەما و دەستپێکی نییە وەک ئەوە وابێت کە هیچ گۆڕانێک نەبێت کە کتوپڕ ڕوو بدات تامان ئەم پەرەگرافەی حەسەب ئەو شارحانەی کە هەن ئەمە ئاڵۆزیتیان ینی لە یەکێک لە شەرحەکانە دەڵێ ئاڵۆزیەکە لە ڕاستیە هەر لە زمانانە ینی زمانی تێکستەکە هەر لە فکرەکایە کە ئەرستۆ لێرە ویستوێتی دایڕێژێت ینی فکرەکە خۆی لای ئەرستۆ غامزە ینی ئەوەی کە ئەرستۆ لێرە و ڕەبتانەی دروست کردووە لە بینی کۆمەلە شتێک ئەم ڕەبتانە ئاڵۆزن ڕەفتارەن ئاڵۆزن بەس ئێمە چۆن بتوانین بگەین بەوەی کە ئەرستۆ وتوێتی ویستویەتی
بیڵێ و حەسەب ئەو شەرحەی کە کراوەوە باس لە شەرحەکانی پێشوو دەکە لەناو هەموو ئەوانەی لە بدانەوانەی کە کراوە بۆ ئەم پەرەگرافە هیچ نەتیجەیەک بەدەست نهاتووە کە بزانن مەبەستی ئەرستۆ لەکوێیە ئەوەی ئەرستۆ دەوێ بیڵێ و نەیتوانیوە بەڕوونی بیڵێ چییە؟ هەلێرە من هەوڵێک لەگەڵ ئەم پەرەگرافە دەدەم بۆ ئەوی بزانین بتوانین ئەو ئەساسەی کە ئەرستۆ دایناوە بۆ ئەوەی حکمەکانی دواتری لەسەر بدا لەبارەی ئەوەی کە شتێک دەستپێکی هەیە یان نییە هەوڵ دەدەین ئەو بنەمایە هەڵکۆڵین بۆ بکەین بەڵکو بگەینە شتێک تەبەن بنەماکە چییە؟ ئەوەی کە ئەو قسەکانی لێوە دەکات دەڵێ ئەمە وانە چییە؟ ئەوەیە کە ئەوان وتویانە مێلیسۆس وتویەتی هەر شتێک کە هەبێت بنەمایەک بۆ بوونی هەیە بەڵام هەر شتێک کە نەبێت بنەمایەک بۆ بوونی نییە کەواتە ئەوەی هەیە بنەمایەکی هەیە بەڵام ئەوەی کە نییە بنەمایەکی نییە ئەمە یانی چی؟ ئەوەی کە بۆ ئەوەی لەمە تێبگەین دەبێت لە شتێک هەیە تێبگەین چونکە ئەمە باسی ئەوە دەکا کە هەیە ینی لێرەیە وەکو مەوجودات لەگەڵ ئەوەی کە نییە ئەوەی هەیە لەگەڵ ئەوەی کە نییە ئێمە ئەگەر بە دوو شێوەی جیاواز سێریکەین دەگەینە دوو دەرەنجامی جیاواز بۆ نمونە ئەگەر ئێمە وامان سیر کرد ئەوەی کە هەیە هەر هەبووە ینی هەمیشە هەر هەبووە سەرەتایەک بۆی نییە ئەوە شتێک دەتوانین بگەینە شتێک لەمەوە ئەگەر وامانزانی ئەوەی کە هەیە لە شتێکەوە هاتووە ئەفەن ئەوەی کە هەیە هەمیشەیی نییە ئەوە نییە هەر هەبوو بێت هەر هەبوو نییە بەڵکو چییە لە زەمانێکی دیاریکراوە هاتووەتە بوون یعنی ئەگەر ئەوەی کە هەیە بە ئەزەلی و هەمیشەیی بزانین جیاوازە لەوەی کە ئەوەی کە هەیە ئێمە با شتێکی بیزانین کە لە کاتێکی دیاریکراوە پیا بووە چونکە لە کاتێکی دیاریکراوە پیا بوو ئەوە دەستپێک و سەرەتای هەیە بەڵام ئەگەر هەمیشەیی بوو ئەوە دەستپێک و سەرەتای نییە ینی بێنە پێش چاوتان ئەوەی لە گەردوونا هەیە هەر هەبووە یعنی شتێک نییە کە لە هاتبێتە بوو شتێکە هەر هەیە کە شتێک بێ هەر هەیە هەر هەبێت ئەو کاتە پێویستمان بەچی نییە پێویستمان نییە بە بنەمایەک بۆ هات نەبوون بۆچی چونکە ئەسڵ لە هات نەبوو لە ئارانی کە شتێک هەمیشە هەبێت ئێمە ناتوانین تەسەووری بکەین کە لە هاتووەتە بوون بۆچی چونکە هات نەبوون چییە؟ هات نەبوون بۆ ئەو شتانەیە کە هەتایی نین ئەوانە نین کە هەمیشە ئەوانەی کە دێنە بوون لە کاتێکی دیاریکراوە و دێنە بوون ینی هەمیشە لە بوونا نەبوونەوە هەمیشەیی نین هەمیشە بوونی ئەوەی کە هەیە ئەوە نەفی دەکاتەوە کە ئەوانەی هەن پەیدا بووبن کە ئەوەشی نەفی کردەوە ئەوانەی هەن پەیدا بووبن ئەو کاتە هیچ سەرەتایەکمان نییە بۆ ئەوەی کە بۆ هەبووەکان ینی ناتوانین بگەڕێنەوە بۆ سەرەتایەک بڵێن ئەم شتانە لەو لەوێوە هاتوون بۆچی چونکە ئەگەر گەڕاینەوە بۆ سەرەتا ئەوانە چی نین هەمیشەیی نین کە گەڕاینەوە بۆ سەرەتا ئەوە ئەو ئەمانەی کەن دەبنە شتانێکی کاتی نەک هەمیشەیی یعنی شتانەکەن لە کاتێکا پەیا بوون حتمما لە کاتێکی شاپەیا بوون ئیمکانی ئەوە هەیە لە کاتێکی ترە ون ببن ئێمە ئەگەر لە ئەساسەوە وامان بیر کردەوە هەموو ئەوەی کە هەیە هەر هەبووە و هەر دەژمێنێ و ئەو کاتە ئێمە ئیتر نابێ بە هیچ شێوەیەک باسی چی بکەین باسی بنەمایەک بۆ هەبوونی ئەم شتانە بکەین لەو کاتە ئەمە ڕاستە کە بڵێن هەموو ئەوەی کە هەیە بەڵام ئەو کاتە بنەماکە ناتوانین سابتکەین بنەمایەک هەیە بۆ بوونی هەموو ئەوەش کە نییە طبعا ئەمە عینەکەی پارامێندسە پارامێندس دەڵێ ئەوەی هەیە ئەوەش نییە ئەوەی هەیە و ئەوەی نییە لە کاتێکە تەواوە
ئەگەر بێت و ئەوەی کە هەیە هەمیشەیی بێت چونکە ئەوەی کە هەیە هەمیشەیی بێت ئەگەر بێت و شتێکی تر بێت کە نهاتووە نییە دواتر دێتە بوون ئەو شتە کە دێتە بوون لە زمنی هەمیشەییەکان نیە ڕۆشنە چۆنە ئێمە ئەم شتانەی کە لێرە هەن هەمووی هەر هەبوون و ونیش نابن کاتێک شتێک دێتە ناو ئەم شتانەوە ینی چی ینی لە کاتێکی دیاریکراوە دێتە ئەم شتانەوە ناو ئەم شتانەوە کە ئەگەر ئاوا بێکەواتە ئەم شتە وەکو شتەکانی تر نییە بۆچی چونکە شتەکان هەمیشە هەن بەڵام ئەم هەمیشە نییە و ئەمەش ممکن نییە کە ئەوەی نەهەمیشەیە لەناو ئەو شتانە بێکە هەمیشەیە کەواتە لێرەوە ئێمە ناتوانین کەواتە لێرەوە ئەوەی کە نییە هەرگیز نابێت ئەوەش کە هەیە هەرگیز یعنی نامێنێت ینی هەمیشە لەمانایە ئیمکان نییە نەمێنێت ئەلێرا دەگەینە ئەوەی کە هەیە هەیە و ئەوەی کە نییە نییە لەبەرەوە ممکن نییە ئەوەی کە نییە بێتە بوون بێتە ناو چی بێتە ناو ئەوانەی کە بانیشەیە ئەوەی فانیە ناتوانێت بێتە ناو ئەوانەی کە هەمیشەیی وەکو چۆن ئەوەی هەمیشەیە ناتوانێت بچێتە ناو ئەوانەی کە فانی ئەلێرەوەینەکە ڕاست دەشێت بەڵام کاتێ ئێمە ویسمان بڵین هەر شتێک هەیە بنەمایە بوات نەبوونی هەیە ئەوە یەکسەر ئەوەمان ساخ کردوێتەوە ئەم شتانە نەبوون لەو بنەمایەوە هاتوونەتە ئێرە یعنی لە ناو گەردوونە حازر بوون کەواتە ئەلێرا ئێمە پێمان وایە ئەوەی کە هەیە چی نییە هەمیشەیی نیە کە هەمیشەیی نەبوو کەواتە لە لەحزەیە کە هاتووەتە بوون کە لەحزەیە کاتبێتە بوون ینی لە سەرەتا و دەستپێکەوە کەوە هاتووە کە لە سەرەتا و دەستپێکەکەوە هاتبێت کەواتە ئەوەش کە نییە دەکرێت لە سەرکاتی کە بێتە بوون و لێرە حازر بێت کەواتە ناتوانین کاتێ شتەکانەوانەی کە هەن بنەمایەکمان بۆ دانان بڵێن لە بنەمایەکەوە هاتوون ینی بە شتێکی هەمیشەیی سێرمان نەکردن بڵێن ئەوەی کە نییە بنەمایەک بۆ بوونی چونکە ئەگەر ئەوەی کە نییە بنەمایەک بۆ بوونی نەبێت ئەوەش کە هەیە نابێ بنەمایەک بۆ بوونی هەیە ئەوەی کە نییە بۆچی چونکە ئەوەی کە هەیە لە زەمانێکا چییە نییە ئەوەی کە لە زەمانێکە هاتووەتە ناو ئەم گەردوونە و حزوری پێیا کردووە لە زەمانێکی ترا چییە نییە بۆچی چونکە دەڵێن هاتووە مادام هاتووە ینی پێشتر حازر نەبووە لێرە کەواتە ئەوەی کە حازرە لێرە پێشتر نەبووە ئینجا هاتووەتە بوون لە چێوە لە بنەمایەکەوە ئەگەر ئەمە وابێ ئەوە دەکرێت شتانێکی تریشە بن کە هیچتا نهاتوونەتە بوون لەو بنەمایەوە وە بێنە بوون کەواتە ئەوانەی کە نین بنەمایەک هەیە بۆ دەکرێت بنەمایەک هەبێ بۆ بوونیان وەکو چۆن ئەوانەی کە هەن بنەمایەک هەیە بۆ بوونیان بەڵام ئێمە وتمان ئەوانەی هەن بنەمایەک هەیە بۆ بوونیان کەواتە ئەوانەی نین بنەمایەک نییە بۆ بوونیان ئەمە ئەلێرا تووشی فعلەن لێکجی دەبین لە یەکێک لە شەرحەکانە هی ئەبوو عەلی ئەوەی کە کردووە شتێکی جوان دێنێتەوە دەڵێ ئەمە دەڵێن هەموو ئینسانێک حیوانە زیندەوەرە بەس هەموو ناتوانین بڵێن هەموو زیندەوەرێک نا نەفیکردنەکەی مەگەر سەری کەمەوە والحاڵ ئەم گەڕانەوەیە هێنی نییە ینی گەڕانەوە دووز نابێت لێرە بە نەفی گەڕانەوەکە دووز نابێت ینی ناتوانین بڵێ هەموو ئەوەی مرۆڤە زیندەوەرە هەموو ئەوەی زیندەوەرە مرۆڤ نییە ئەمە ناکرێت ینی بە نەفیکردنەکە ئەم گەڕانەوەیە دووز نابێت ئەو لەوێ هێنی دەکات ساغی دەکاتەوە بەس ئەمەی کە من ئێستا بۆم ڕۆشنکردنەوە لێرەوە فعلەن دەتوانین ساغی کەینەوە ئەوەی کە نییە تەمان ئەوەی کە نییە دوو جۆرە نییە بە مطلقی نییە وەک ئیمکان وەک ئەوەی کە لێرە نییە ئەوە ناخۆی چییە هەیە ئەوەی کە وەک ممکن هەیە ئەوە بنەمایەک ئەمانەش کە هەن خۆیان لەو جۆرانن کە وەک ممکن هەن لەبەرەوە ئەگەر ئەمەیان بنەمایەک بۆ بوونی هەبێ کەواتە ئەوەش کە نییە بنەمایەک بۆ بوونی هەیە یعنی لێرە دووش تێکەڵکراوە حازر بوون ئەوەی کە لێرە حازر نییە لەگەڵ ئەوەی کە هەر نییە
يعني نبوني رها مطلق لقل نبوني ممكن تكلكنا يعني أويك إشكال اللي لا إنك لو جملة كتب لي همو أوي هيا بنمايك هي بلام أوي نية بنمايك نية بابوني لكيو هاتوا لتكلكني دوشة لتكلكني أوي إما نيك معنا أوي كنية يا بممكن نية يا بشويك رهانية أوش كهيا يا بشويك رهاهية يا بشويك رهانية يعني شيء يعني ممكن يقوى هاتوا تيارا أو كبشويك رهاهية أو كاتشي نامنه أو كبشويك رهاهية هم شيء يعني لحظة كان هاتوا تيارا أو همش الليرة أجر هاتوا همش الليرة بو أو كاتشي يبوبوني سرتايك بوبوني بنما يبوبوني أما يعني وجودك رهاية أبي تريشان كهيا وجودك رهانية ممكنة يعني أم دوانت تكل كراو أجر إما من راس كينو وجاين كينو أو دلين أجر هاتو همو أوي كهيا هم شيبت أو ابن ما يقبوني نيا هر وكو أوي كأوي نيا أجر بابوني بوني هم شبوني أموا أوي كنيا أويش بعمان شو ابن ما بابوني بو نبوني أو كاتب بوابلين بو نبوني نيا وناشكر بلين أوي كنيا ابن ما يقبوني هيا يعني بو أوي هيا بيت إيرا كدلين بون يعني ليرة بون يعني أوي كليرة حاضرة نقل خويا وناكري بلين ابن ما يقبوني أوي كنيا ابن ما يقبوني أوي كهيا ابن ما يقبوني بۆچی چونکە ئەوەی کە هەیە ئەگەر بنەمایەک بۆ بوونی هەبێ ئەوە دەبێتە شتێکی کاتی نابێتە شتێکی هەمیشەیی ئەوەی کاتیشە لەناو ئەوەی کە هەمیشەیە یە ناتوانێت ببێت یعنی ئەو ظروف و وەضعیەتەی بۆ ئەوە هەیە کە هەمیشەییە ئەوەی کە ناهەمیشەیە ناتوانێت تایە وجود پێیاکات بەڵام ئەگەر ئێمە ئەوەی کە هەیە بە ئینمانزانی بە هەمیشەییمان نەزانی ئەو کاتە دەتوانین بڵێ بنەمایەک بۆ بوونی هەیە و پێشتریش نەبووە مادام پێشتر نەبووە و ئێستا هەیە دەکرێت شتانێکی تریش هەبن کە ئێستا نین یعنی ئەوەی کە نییە دەکرێت ڕۆژێک لە ڕۆژان هەبێت کەواتە ئەویش بنەمایەکی بۆ بوونی هەیە بە معنایەکی تر کاتی ئەمە دەتوانین فەرزی بنەمایەک بکەین بۆ ئەوانەی کە هەن و ئەوانش کە نین ئەگەر هاتوو ئەوانەی کە هەن و ئەوانش کە نین و دواتر دەبن چی بن هەمیشەی نەبن ئەگەر هاتوو هەمیشەیی بوون ئەوە بە هیچ شێوەیەک ئەوانەی کە هەن هەمیشەیی بن بە هیچ شێوەیەک ناتوانین فەرزی بنەمایە بکەین یعنی گریمانەی بنەمایە بکەین بۆ چ بوونی ئەوەی کە هەیە چ بوونی ئەوەی کە دەبێت بۆچی چونکە ئەسڵەن شتێک لە ئارا نییە بوات نەبوون یعنی لەلا ئەوانەی کە هەمیشەییە ئەو عالەمەی کە شتەکانی تایە هەمیشەییە شتێک لە هەر بوونی نییە بۆی بێتە بوون بۆچی چونکە ئەمە جیهانی ئەوانەیە کە هەمیشەییە لەبەر ئەوە ئەوانەی کە هەمیشەیی نین ناتوانن بێنە ناو جیهانەوە بەس ئەگەر هاتوو ئەوەی کە هەیە هەمیشەیی نەبوو ئەوەش کە نەهاتووە جارێت دەکرێت ڕۆژێک لە ڕۆژان بێت و ئەوانەی کە هەمیشەیی نین لێرە ئەوە بنەمایان هەیە بۆچی چونکە لە شتێکەوە دێن بۆ ئێرە لە بنەمایەکەوە دێن بۆ ئێرە ئەمە تەبان وازانم ئێستا ڕۆژ من جوملەکەم توانی ڕۆشن کەمەوە بەڵام ئەوەی کە ئەو لێرە دێت تر نەقدەکەی پێدەکات چییە؟ ئینەکە ئالۆزە پەرەگرافەکە ئەگەر ئەوانشتان لێکدانەوە کانی ترتان بینی بێتەوەی کە یا شەرحەکان ئیشارەت بە ئالۆزیە مینە دەدەن ئەم پەرەگرافە لەکوایە تەبان ئەمەی وت ئەمە سەر ئەساسەکەی ڕۆشنمان کردەوە ئەساسەکە فعلەن هەڵەی تایە بەڵام چییە جۆرێک لە نادیاری تایە ناتەحدیدکردنی تایە یعنی شتەکە هەبوو هێنراوەتە ناو ئەمەوە بەڵام بەبێ ئەوەی چی بکرێ ئەوە دیاری بکرێ ئایا ئەم هەبووە هەمیشەییە ئەمەی کە هەیە هەمیشەیە یا کاتیە بۆچی چونکە حکومەکە بۆ هەمیشەیی و بۆ کاتێکە دەگۆڕێت لە مەوزوعی بوونی بنەمایە نەبوونی بنەمایە ئەوەی هەمیشەییە بنەمای نییە ئەوەی کە ناهەمیشەییە ئەوە بنەمای هەیە بەس لێرە تەمان دیاری نەکراوە ئەوەی کە هەیە ئەمەی وتووە
پێی وایە ئەوەی کە هەیە میشەیە یا ئەوەی کە هەیە نامیشەیە لەبەرەوە ئاڵۆزی لە پەرەگرافەکە دروست بووە بەس ئەرستۆ دێت دەڵێ چی ئەڵێ ئەو وای زانیوە ئەوەی کە هەیە بنەما و دەستپێکی هەیە لە کاتێکدا کات بنەما و دەستپێکی نییە طبعا وەکو وا بێت ئەگەر ئەم ڕستەیە ئاوا بێ کە ڕستۆ وتوێتی وەکو وا بێت زەمەن چییە زەمەن یەکێکە لە هەبووەکان ئەڵێ هەموو ئەوەی کە هەیە سەرەتا و دەستپێکێکی هەیە کاتیش سەرەتا و دەستپێکی نییە بەڵام هەیە ئەو دەڵێ مادام هەیە تۆ کە دەڵێ هەموو ئەوەی کە هەیە سەرەتا و دەستپێکی هەیە شتێکت لەوانە دۆزیەوە کە هەن و سەرەتا و دەستپێکی نەبوو کەواتەوە حجەتە چییە ئەو بەڵگەیەت غەڵەتە پوش دەبێتەوە ئەرستۆ هاتووە چی دەڵێ هەموو ئەوەی کە هەیە سەرەتا و دەستپێکی هەیە ڕاستە ئەمانە سەرەتا و دەستپێکی هەیە بەڵام یەکێک لەوانەی کە هەیە سەرەتا و دەستپێکی نییە کە ویشتە کاتە کەواتە هەموو ئەوەی کە هەیە سەرەتا و دەستپێکی نییە ڕۆشنە ئەو زەمەنی هێناوەتە ناو مەوجوداتەوە ئەوانەی کە هەن ئەڵێ میلیسۆس دەڵێ ئەوەی کە هەیە سەرەتا و دەستپێکێکی هەیە ینی بنەمایەک هەیە ئەو دەڵێ زەمەن بنەما نییە بۆ بوونی ینی بنەمایەکی نییە زەمەنیش یەکێکە لەوانەی کە هەیە کەواتە ناتوانین بڵێن هەموو ئەوەی کە هەیە سەرەتایەکی هەیە ڕۆشنە یا جارێکی ڕۆشنکردن ئێمە کۆمەڵە شتمانەیە لێرە هەر یەک لەم شتانەی کە هەیە دەڵێن هەموو ئەوەی لێرەیە سەرەتایەکی هەیە بەڵام یەکێک لەوانەی کە لێرەیە سەرەتای خۆی نییە سەرەتای نییە کەواتە ئەو ڕستەیەمان غەڵەت دەرچێت ئەو وتنەمان غەڵەتە کاتێک دەڵێن هەموو ئەوەی لێرە هەیە سەرەتای هەیە بۆچی چونکە یەکێک لەوانە کە لێرەیە سەرەتای نییە ئەو یەکەی کە لێرەیە سەرەتای نییە چییە ئەو دەڵێ زەمەن کاتە بەس ئایا کات هەبووە یعنی ئەمە دەتوانین کات وەکو هەبوو سیرکەین ئێستا شوێن هەبووە بەس کات هەبووە وەچ کاتێک کات حزور بەیانەکە فەرزەن ئایا کاتێکمان هەیە ئەگەر بێت و ئەوەی کە هەیە هەمیشەیی بێ ئەوەی کە هەیە هەمیشەیی بێ ئیتر کات وجود هەیە چونکە کات بۆ ئەوانەیە کە هەمیشەیی نین و تحدیدی ئەوانە دەکات سەرەتای ئەو شتانە دیاری دەکات ینی کات دیاریکەری سەرەتای ئەوەیە کە دەبێت کە نییە و دەبێت ینی ئەوەی کە هەمیشەی نییە بەڵام لەبەر ئەوەی ئەم تحدیدی هەموو ئەوە دەکات کە دەبێت وەکو سەرەتا یعنی ئەوەی کە خۆی سەرەتای نییە کات سەرەتا دیاریکەرە بەڵام کات ئایا ناتوانین بە هەبوو یەک لە هەبووەکان داینین چونکە بۆ ناتوانین کات بۆ ناتوانین وەکو هەبوو یەک لە هەبووەکان داین شوێن دەتوانین بڵێن هەبوو یەکە لە هەبووەکان چونکە کات ئێمە کە وتمان کات هەیە دەبێ ئایدیال و شێوەکەی تحدیدکەین ئایدیال و شێوەی ئایدیال و مادەکەی تحدیدکەین هیولاکەی تحدیدکەین ئایدیال و هیولای کات تحدید دەکرێت ئایدیال و هیولای کات تحدید ناکرێت کە تحدید نەکرا ئەو کاتە ئێمە ناتوانین بڵێن کات بوونەوەرە کات خۆشی بوونەوەرە ئێمە لێرە ئەسڵ غەڵەتمان کردووە چونکە ئەوەی کە پێوەرە کردومانە بەچی کردومانە بە یەکێک لە شتە پێوراوەکان کە فعلەن ئەوەی پێوەرە کردمان بە شتێک لە شتە پێوراوەکان ئەو کاتە دەتوانین بڵێن فعلەن ئەوەی کە هەمووی هەیە بنەمایەک هەیە بنەمایەک نییە بۆ بوونی چونکە کات خۆی بنەمایەک نییە بۆ بوونی ئێمە شتێکمان هەیە کردومانەتە پێوانە شتەکانی تری پێ دەپێوی ئەو حکمەی لەسەر ئەم پێوەرە دەردێ نابێ ئەو حکمە بێ لەسەر پێوراوەکە دەردێت ئێمە ناتوانین پێوراوەکە بێنینە ناو پێوانەکە بێنینە ناو پێوراوەکانەوە ئێمە کیلۆیەکمان هەیە کیلۆکە خۆی چەنە کیلۆیەکە بەڵام کیلۆکە ئێمە بە شتێک نایپێوین بە شتەکان بە کیلۆکە دەپێوین ئەگەر کیلۆکەمان کردێنامان کردمان بە شتێک ئەی بە چی کیلۆکە دەپێوین ئەو کاتە ئیمکانی ئەوەنی ئێمە کیلۆکە ئەوەی کە کردومانە بە پێوەرەکە
بپێوین بۆچی چونکە پێوەرەکە خۆی چییە ئەوەیە کە دەپێوێت لێرە ئەوەی کە پێوەرە لەگەڵ ئەوەی کە پێوراوە ئەرستۆ کردوێتەوە بێت یعنی کات چییە پێوەری ئەوانەیە کە دێنە بوو سەرەتای پەیدابوونەکەیان دەست پێ دەکات یعنی سەرەتای هەر شتێک کە دێتە بوون بە کات تەحدید دەکرێت لا دەڵێ لە فڵانە کاتە ئەو شتە هاتە بوون بەس تۆ بێنی ئەمەی پێوەرە بیخەیتە زمنی پێوراوەکانەوە اینجا بڵێ کەواتە ئەوە نابێ ئەمە چییە ئەمە هەڵەیە تۆ وەکو وایە کیلۆیە سەوت کێشاوە کیلۆیە تەقالت کێشاوە کیلۆیە فلان و فلان هەموو ئەلێرە کۆ کردوونەتەوە اینجا ئەو کیلۆیی کە ئەوانت پێ کێشاوە کیلۆکەش دەبێتە ناو ئەوان و بەوانی دەزانی کە کیلۆکەت بردە ناو ئەوانە و کاتە پێوانەکەت نەفی کردوێتەوە ئەو کاتە ناتوانانی بڵێ ئەوانە کیلۆن بۆچی چونکە ئەسڵەن کیلۆیەک لە ئارایانێت تا بڵێ ئەوانە کیلۆیەکن چونکە کیلۆکەت تۆ لا بردووە یعنی کیلۆکەت خستە ناو ئەوان لە کیلۆیەتی دەکەوێت لە پێوەرەوە دەبێت بە پێوراوە ئەو کاتە من دەڵێم باشە ئەمانەی کە هەن بە کیلۆکەشەوە بە پێچی کیلۆیەکن یعنی تۆ ناکرێ بڵێ ئەم خەیارە بە پێی ئەو تەماتەیە کیلۆیەکە چونکە ئەم دوانە پێوراون ئەم دوانە هەردووکیان بە شتێک پێوراون کە لە دەرەوەیەوانە بەڵام ئەرستۆ هاتووە زەمەنی هێناوەتە ناو مەوجوداتەوە ئەلێرەوە ئەو حجەتەی هین کردووە دەڵێ ینی فەلەنەوەی ئەم قسەیەنانەوەی ینی کە دەڵێ هەموو ئەو دەڵێ هەموو شتێک ئەوەی کە هەیە دەستپێکێکی هەیە بەڵام ئەوە تا زەمانی شەیە و دەستپێکێکی نییە ئەمە وەکو بیان و گرتنە بەڕاستی بە ئیلیەکان بۆچی چونکە ئێمە کات ناتوانین بخێنەوە هەموو ئەوەی کە هەیە بەڵام تەبان لێرەوە تۆ دەتوانی بڵێ کات ئەمە دەڵێن ئێمە دەڵێن کاتت هەیە کات هەیە بەس ئەم وجودە هەیە بەو معنایە بەکاری نایێنین وەک هەبوو لێرە معنایەکی تر دەدەین بەمە و ئەرستۆ هاتووە ئیسفادەی لەمە کردووە لەم معنایە جۆرێکی تر لە معنای بوون کە خۆی هەر لە ڕێگەی ئەوە نەقدی ئیلیەکان دەکات کەچی لێرە ناوێتەوە بۆ نەقدکردنی ئیلیەکان وەک خۆی کەوتوێتە نەفسی غەڵەتەوە هەبوو بە دوو معنا بەکاردێت ئەو بە یەک معنا بەکارهێناوە بۆ نەقدکردنیەوە دوای ئەوە شتێکی تر دەڵێ باسی مۆزوعی گۆڕان بە استیحالە لەگەڵ گۆڕانی کتوپڕ شتێکە کتوپڕ دەبێت پەیدا دەبێت لەگەڵ شتێکە لە شتێکەوە پەیدا دەبێت بۆ نمونە کە تۆ دەڵێ بەردێک دەکرێت بە پەیکەر بەرد شتێک بۆ بە شتێک یا دەڵێ بۆ نمونە ئاو دەبێت بە سەهۆڵ ئەمە شتەکە بۆ بە شتێکی تر بەڵام کە ئەم شتە بوو بەو شتە ئەم شتە نەفی دەبێتەوە یعنی کە ئاوەکە دەبێت بە سەهۆڵ چی دەبێت ئاوەکە نامێنی ئەوەی کە ئەمی لێکەوتوەتەوە چۆتە ناوی یعنی لێرە نەوەستاوە ئەوە ببێت لەم ببێت تا ببێتە بنەما بووی ئەم هەر خۆی بووە بەوەی کە هەیە کام خۆی بوو بەوەی کە هەیە خۆی نامێنی یعنی خۆی دەبێ بەوە ئەلێرا ناتوانین بڵین ئەو کاتە دەبێ بڵێن ئەم شتە خۆی سەرەتای خۆیەتی دەستپێکی خۆیەتی دەڵێ لای ئەوان ئەوەی استیحالەیە ئەم زۆرەیە لە وجود سەرەتای هەیە بەڵام ئەوەی کە کتوپڕ پیا دەبێ سەرەتای نییە دەڵێ وەکو وایە هیچ گۆڕانێک بە شکڵێکی کتوپڕ ڕوو نەدا تەوان مەبەست لە کتوپڕ چیە لێرە ئەرستۆ پێی وایە لە شوێنێکی تر لە حەسەبە شەرحەکان پێی وایە ئاو کە دەبێ بە بەفر سەهۆڵ بە کتوپڕ دەبێ بە بەفر یعنی لە پڕ دەبێ بە بەفر وەکو وایە لە پڕ ئێمە شتێک ببینین ببێ بە شتێکی تر و هینەکە ئەلێرەوەیە ئەم تەسەورە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ئەوەی کە چۆن فکرمان ئەمەمان پێدەدا ئاوا بیر دەکەینەوە ئایا ئەمانەی کە ئێستا هەن فەرزەن لە پڕ شتێکە لێرە پیا دەبێت یا شتێک ئەگەر لە پڕ پیا بێت هەر لە خۆیەوە پیا بێت ئەو کاتەیە تر ئێمە ناتوانین باسی چی بکەین باسی ئەوە بکەین کە لە شتێکی ترەوە پیا بوو بۆچی چونکە ئەگەر شتێک لە شتێکی ترەوە پیا بێت لە پڕ پیا نابێت بە تەدریجی پیا دەبێت تا تەحول دەکات بۆ شتە یعنی
لە بینی ئەم شتە و گۆڕانی بۆ شتەکەی تاچی هەیە مەسافەیەکەیە کە دەبێ ئەمە پیاە تێپەڕێ تا ببێ بەوە بەڵام ئەوەی کتوپڕ پیا دەبێت چی نییە هیچ مەسافەیەک نییە لە بینی خۆی و مەبدەکەیە هیچ مەسافەیەک نییە کە مەسافە نەبوو لەو بینە هیچ دووریەک نەبوو ئەو کاتە چییە؟ ئەو کاتە ناتوانین گریمانەی چی بکەین مەبدەیە بکەین بۆ ئەوەی کە بە کتوپڕی پیا دەبێت بۆچی چونکە ئەوەی کە ئەمەی لێ دەکەوێتەوە دەبێت مەسافەیەک هەبێ لە بینی ئەم دوانە بە بێ هیچ شتێک لێرە پیا ببێت ئەو کاتە چیمان نییە بە کتوپڕی پیا بۆ و تەدریجی تیانە کەواتە مەسافەیەک نییە کە مەسافەش نەبوو ناتوانین بنەمایەکی بۆ دیاریکەین بڵێن ئەمە بۆ بوونی بنەمایەکەیە تەبەن ئەگەر ئینتان خوێندبێتەوە مۆنادۆلۆژیای لایبنیتس ئەو پێی وایە مۆنادەکان کتوپڕ پیا دەبن و کتوپڕیش نامێنن یعنی بوون وجودەکەیان وجودێکی تەبیعی نییە بەو معنایی کە شتێک لە شتێک پیا دەبێت ئەمە ڕێگا سروشتەکەی پەیدابوونی شتەکانە فەرەزەن لە ئاسنێک ئێمە پەیکەرێک دێنی نەبوون ئەوە چییە؟ ئەوە پەیدابوونێکی سروشتیە لە فلانەشت دێتە بوونەوە پەیدابوونێکی سروشتیە ئەلێرا چی هەیە شتێکەیە لە شتێکی لێ دەکەوێتەوە کەواتە ئەو شتێک کە هەیە سەرەتایە بۆ شتێکە لێ دەکەوێتەوە واگەر ئەم شتە نەبێ ئەو شتەش وجودی نابێت کەواتە ئەم بنەمایە بۆ ئەویتر نانی سەرەتایە بەڵام لەو هینە کتوپڕەکە چییە؟ کتوپڕ ئەوەی پیا دەبێت وە کتوپڕیش نامێنێ ئەو کاتە ناتوانین گریمانەی دەستپێک و سەرەتایە بکەین تەبەن ئەگە فعلەن پەیدابوونێکی لەو جۆرە هەبێت کتوپڕ ئەوە دەستپێکی نییە بەڵام ئەو دەڵێ نەقدی میلیسۆز دەکا کە ئەو پێی وایە لە ینی ئەو گۆڕانە خۆگۆڕکەیە کە لە شتێک کارو دەدا شتێک دەبێت بە شتێک ئەوە بنەمای هەیە بەڵام ئەوەی کە کتوپڕ پیا دەبێت بنەمای نییە جا لێرە ئەو بۆ ئەوەی ساغی کاتەوەش نەفیەوە ناکاتەوە کە شتەکان بە کتوپڕ پیا نابن دەڵێ ئەسڵەن ئەو بۆیە وتوێتی بنەمای نییە وەکو ئەو وایە شتانێک نەبن بە کتوپڕ پیا بن یعنی چی ینی ئەرستۆ باوەڕی وایە شتانێک هەیە بە کتوپڕی پیا دەبن وە لەگەڵ ئەوەشا بە کتوپڕی پیا دەبن چیان هەیە دەستپێکێکیان هەیە وەکو چۆن ئەویتر کە بە خۆگۆڕکێ پیا دەبێت دەستپێکی هەیە ئەمەش دەستەکەم ئالۆزی لێنێکی تایە چونکە بەڕاستی ئەوەی ئەگەر شتێکی وا هەبێت کتوپڕ پیا بێت ئەوە ممکن نییە دەستپێکی هەبێت ینی ئەوەی کە کتوپڕ پیا دەبێت ئێمە ناتوانین کاتێ بۆ پەیدابوونەکەی دیاری بکەین لە ناو کاتا پیا ناگێت کە لە ناو کاتیشا پیا نەبوو شتێکی چییە؟ هەمیشەیە احتمالێ ئەوەی لایبنیتس کە تەسەووری ئەوەی کردووە مۆنادەکان لە پڕ پیا دەبن لەوێەوە بێ کە مۆنادەکان بوونێکی هەمیشەیان هەیە بوونێکی هەمیشەیە یانی تۆ ئەوەی لە پڕ پیا دەبێ شتی ئاوامان نییە بۆچی چونکە ئەگەر شتێکی ئاوا هەبێت دەبێ یەکسەر ئەوە دابنین کە هەمیشەیین ئەوتمان ئەوەش کە هەمیشەیە چی نییە؟ بنەمایەک نیە لێوەی پیا دەبێت بەمانایەکی تر ئەوەی لە پڕ پیا دەبێت مادام بنەمایەکی نییە کەواتە دەبێ هەمیشەیی بێت ئەیدەی کە هەمیشەییش بوو نابێ پەیدا بێت چونکە خۆی هەیە ئەلێرە ئیمکان ئەو کاتە ئیمکانی ئەوە نییە شتێک لە پڕ پیا بێت یعنی ئەوەی کە دایمە پیا دەبێت شتێکی چییە؟ شتێکی کاتانەیە و هەمیشەیی نییە و لە پڕش پیا نابێت و بە تەدریجی پیا دەبێت بە بۆ گۆڕانی شتێک بە شتێکی تر پیا دەبێت بەس ئەرستۆ دیارە پێی وایە شتانەکەن لە پڕ پیا دەبن تەبەن وای زانیوە ئاو لە پڕ دەبێتە بفر ینی لە کاتێک ئەمە خۆی گۆڕانی خۆی ئەستیحالەیە ینی ئاو دەبێ بە بەفر ئەمە شتێکە دەگۆڕێ بە شتێکی تر بەڵام ئەو وای دەبینێ کە شتێک نییە بگۆڕێ بە شتێکی تر بەفرەکە لە پڕ پیا دەبێت لە ئاوە یەکەوتت لە ئاوەکە یانی چی؟ یانی مەسافە هەیە ینی لە پڕ وجودی نییە ئەمە ئەو پەرەگرافەش بوو کە ئەو لە نەقدی ئەوان دەڵێت لە وانەکەی تر باس لە مۆزوعی نەجوڵان دەکەی کە بەشێکی تری نەقدەکەی ئەرستۆیە لە ئیلەکان